بەڵێ دیارە حکوومەتی ئەڵمانیا دیارە داعشێکی بەڕێگەز عێراقی سزادا و بە 10 ساڵ و نیو بەندکردن دیارە ئەم کەسە پەیوەندی هەبووە لەگەڵ دەوڵەتی ئیسلامی ناسراو بە داعش و ئەندامی ئەو ڕێکخراو بووە و هەروەها دیارە ئەم کەسەنەی عەبدولعەزیزە ناسراوە بە ئەبووەلا لەناو گروپە ئیسلامیەکان یاخود با بڵێن لە وڵاتی ئەڵمانیا لەناو ئەو گروپانی کە کاریان لەگەڵ کردوون بە ئەبووەلا ناسراوە و بەڵام ناوی خۆی ناوی عەبدولعەزیزە و هەروەها بەڕێگەز عێراقیە دیارە ئەم داعشە یاخود با بڵێن ئەم کەسە ئەندامی داعشە سەرپرشتی گروپێکی داعشی کرد لە وڵاتی ئەڵمانیا و هەروەها هانی خەڵکی داوە بۆ ئەوی کە ڕوو لە ناو دەوڵەتی ئیسلامی داعش لە عێراق و سووریا بکەن و هەروەها پاڵپشتی ڕێکخراوەکەشی کردووە بۆیە حکوومەتی ئەڵمانیا سزای بەندکردنی 10 ساڵ و نیوی بەسەردا سەسپاندووە و دیارە ئەم پەنابەرە عێراقیە لە ساڵی 2001 هاتوتە وڵاتی ئەڵمانیا و لێرە داوای مافی پەنابەریتی کردووە و لە ساڵی 2016 لەلایەن دەستگامنەکانی وڵاتی ئەڵمانیاوە دەستگیر کراوە بە حکمی ئەوەی کە بیر و ڕای توندڕەوی لە وڵاتی ئەڵمانیا بڵاو کردەوە و هەروەها پەیوەندی پتەوی لەگەڵ چەند گرۆپیشی دیکەدا هەبووە دیارە لە شاری هیلدسهایم لەو شارەتە ئیمام و خەتیبی مزگەوتێک بووە بەهۆی ئەوەی کە لەگەڵ گروپێکی ڕادیکاڵی دیکەوە و هەروەها بیر و ڕای توندڕەویان لەو مزگەوتەدا بڵاو کردێتەوە حکوومەتی ئەڵمانیا لەو شارە ئەم کەسەی دوور خستۆتەوە لە ئیمام خەتیبی دووری خستۆتەوە و دیارە جگە لەوە چەند کەسێکی دیگەش لە نزیشی ئەم هەن کە بە هەمان شێوە دادگایی کراون لەلایەن دادگای باڵای حکوومەتی ئەڵمانیاوە دیارە 3 کەسی دیکە بە 3 ساڵ بۆ ببورن لە 4 ساڵ بۆ 8 ساڵی دیکە ئەمانە دیارە بەبندکردن بە هەمان شێوە سزا دراون و دیارە ناو بەناو حکوومەتی ئەڵمانیا چاودێری ئەو شوێنانە دەکاتکەوە مەترسیان لێ دەکرێت یاخود ئەو کەسانی کە پەیوەندیان بە گروپە توندڕاوەکان یاخود دەوڵەتی ئیسلامی داعشەوە هەیە چەند جارێک لێرە لە ئەڵمانیا حکوومەتی ئەڵمانیا کەسانی دیکەی لە وڵاتی ئەڵمانیا دەستگیر کردووە وەکو پەنابەر پێشتر هاتوون لێرە لە وڵاتە خۆیان تەسلیم کردووە بەڵام هانی خەڵکی دیکەیان داوە یاخود پەیوەندیان لەگەڵ با بڵێن دەوڵەتی ئیسلامی داعش لە عێراق و سووریا هەبوو و هەروەها جگەلەوەی هاوکاریان کردو لە ڕووی مادیەوە و هەروەها کۆمەڵی خەڵکی دیکەیان لە دەوری خۆیان کۆ کردوێتەوە بۆی کە بیان نێرن بۆ عێراق و سووریا بۆی لەوێ پەیوەندی بە داعشەوە بکەن ئەمە زانیاریەکان بوو. بەڵێ هەڵگورد سپاس.